ڕێز خۆشەویستی بە چەند ڕۆژی ڕابردوو هونەرمەند ئەیوب عەلی لێدوانێکی خراپیدا بە من خراپە ئیترەوە تێڕوانینە هاوڕێنەوەی ئێمە دەیکەن خۆ شەڕ زۆرم بازی دژمنکاری نییە هەر کەسە دیدی بۆ چینی خۆیتی من دڵنیام ئەیوب عەلیش لە خیانەتەوەی نییە بەڵام ڕەنگی ئاستی بیرکردنەوەی وی بەڕێی من وایە هەڵەیە ڕەنگی ئەو خەڵکە شێمەی پێ هەڵەم ینی هاوڕێن ئێمە خۆ شەڕە دژمنکاری و تەقە ناکەین گفتوگۆ دەکەین دەگەینە ئامانجە کۆمەلگاکەی مەش فێرە و دیالۆگەبی هەر یەکەو لە ڕاستە خۆی قسەیەک دەکەم دەگاتە ڕاستەکەن بەس هەندێک شت دەبینی زۆر ئاست نزمە بە چاوی قین دژمنکاری کە شتانە پێگەی خۆی نابیوار هەڵ هاوڕێن ئەوەی ئیبراهیم تاقی ساز بە من پێشتریش ئێمە جەدە لە گفتوگویەکی وامان کرد لەسەر کاروان عوسمان لە 12 ساڵێک لەمەوبەر پەیکەرێکیان شاری سلێمانی وە دروست کرد لە کاتێکدا یعنی دەبێت چیرۆکە باز بکرێ بۆی خەڵک بزاندرێ کاروانیش یعنی داهێنەر بوو لە هونەری کوردی و پازدان بوو لە قۆناغ هونەری کوردی ئاوێشت گۆرانەکانی زۆر خۆشە بەڵام کاتێک مرۆڤ چیرۆکەی دەزانێت کە عەزیزترین هاوڕێ خۆی کە ماڵەوەی ئەو قوربانیەی کە کاروان و دوو کەس کازانیەکە هونەرمەند دەشکەش بوو کوش سووتاندیان سیارەکەیان لێبرد فرۆشت تەنیا و خۆشگوزەرانی خۆیان ئیتر نازانم هەندێک دەیان گۆت لە عاشقەکەی بووە سازی پێ بکڕیتن و پێویستی بکڕە بەهەرحاڵ یعنی ئەلێرەش ئەو نقاشە دروست بوو ئایا دەکرێت قیەم و ئەخلاق لە سەروی بەهرە و داهێنان بیان داهێنان گرنگە قیەم و ئەخلاقیش گرنگ نییە ئەمە لەو ئەو گروپان ئەگەر هەموو مرۆڤێک هەر بەهرە و داهێنانە شێبی ئەگەر تێکەڵ چێش نەبێتن سەنجی نانی وەکو ئەو کەسانە هەیە بێن باسی حقوقی ژن دەگەن کەسی لە ماڵەوە ئەزیەتی ژنەکانی خۆیان دەدەن جەلادن بنمونە کابرایەک خۆی پێ مسلمانە بنمونە لە هەموو کافرێکی قۆڵبەرترا تۆ ئەو نمونانە دەبینی هەماشتە دووش لە فەلسەفەی ژیانی شوایە لە فەلسەفەی ژیانی شوایە ینی کاکە باش و جەهەنەم بۆ دانرایە یاداشت سزا و یاداشت لوچ هەیە لەو ڕۆمانەی دیستۆفسکی وانیان لە هەموو ئاینەکان هەتا لە ئاینی زەردەشتش خوای خێر و خوای شەڕ هەیە یعنی ئەو ململانیانە زۆرە فعلەن دەبی ئینسانێک قوربانی دادەنێ خەبات دەکا پاداش بکرێ و خەڵکێکی خیانەت دەکا تاوان دەکا نەفرەت بکرێ ئەگەر ئەوەت لێدا ببڕی ئیتر چتامی دەمێنێ زۆزار بە هەندێ هەرێک کەسە تاوان و ناپاچە چی کردمادەم داهێنانە چی هەیە ئەوە نۆرماڵە تاوان ئەو کەلتورە نوێیە بڕوا بکەن ئی دوای ڕاپەڕینە و پارتی وێچێتی دەیان هێنا با ئەگەنا پێشتروە نەبوو هەمومان لە بیرمانە مرۆڤم دەویست هەموو ئەوانەی گۆرانیان بەسە سەدام حوسێندا گوت لە هەشتاکان نەگاتیش بە ئیجباریش بوو قێزەوەن بوون لە ناو خەڵک من نامێ ناوەکانیان بدەم گۆرانی زۆر سادەشیان دەگوت بەسە سوپای عێراقیاندا دەگوت بە تایبەتی هەندێک لە هەولێریەکان گوتیان بنمونە زۆر کەتنە بەڕەخنە هەموو ئەو نووسەرانەی یەک دێر بە شان و باڵی باسییاندا گوت سەدامیاندا گوت ئێستا بووتە لەکەی شەرمەزاری هەموو ئەو هاوڕێیانی لە زانکۆ لەگەڵ ئێمە بوون دەبوونە باسی بە ئیجباریش بوو هەبوو فەسڵ دەکرا بەڵام دەکەتە بەڕەخنە کەچی ئێستەمە لە سەردەمە چین یعنی سیاسەکان جاش ئەفو دەکەن هونەرمەندەکان ناپاکانی وەکو برایمەکان ئەفو دەکەن مرۆڤ کوژەکانی وەکو کاروان عوسمانەکان ئەفو دەکەن چێ مادەم داهێنانی لە دەنگەیە باشە ینی بەجددی ئەو گروپ و چین و توێژانە دەبی وشیارترین گروپی ناو کۆمەلگا بن کەچی پاساوی زۆر قێزەوەن دەبینەوە لە سەروی هەر هەموو ئەوە شاوڕێیان یەکشکەش بڵێ کاکە وەرە ئەو چین و توێژانە هەرێ باشەکانیان ئەوانەی بە مووقیفن خۆیان نەدۆڕانتە دەسەڵات سیرکەری ئەو میلەتەن نایەنە ناو ڕووداوە کار و چالاکیەک نایەن هەڵوێز دەرببڕێن لە مشەخۆرن باشەچیان ئەو جەنابی قسەیان پێ بڵێ لە قابلە چن ئیشی من بۆ خۆمێشێک لەو کەسانم کار دەکەم لە پێناوی تێکشکانی پیرۆزیەکان هیچ کەسە سەروی ڕاخنەنیا هونەرمەند و ئەدیب و نووسەر و شاعریش کەسیان بەدەرنین لەو ڕوانگەەوە بابین چەندین نمونە باس بکەین هاوڕێیان وەرە خەڵک بۆ
مەسەلەن حەمە دەزای خۆشەویست بوو، ناسر ڕەزازی خۆشەویست بوو، شوانی کۆن زۆر خۆشەویست، یعنی خەڵک لە سەریان سێدەرەدە نەزمەی غولامی بوو. کاکەلۆ ئێستا خەڵک بڕهان مەجیدی خۆش دەوێت لەبەر قوربانیەک دادەنێ و قوربانی چەندان هەیە لە بەرامبەر بە هونەرەکەیان خەڵکیان وشیار کردەوە نیشتیمانی بی داکۆشی لە ئازادی سیاسی بی. بەڵام وەرە هەر هەماشت هەمومان دیتمان ئەو ئەدنان کەریمەکە ئەم بۆ خۆمیشک بەڕاستی سەرسامی زۆر چێژم لە گۆرانەکان دیت کاتێک دیتم زەلیل لە بەرامبەر بکوژی شەهید سۆران، لە بەرامبەر جەعفەر ئیمێچی، لە بەرامبەر پارەیەک خەیاڵی وەگرت لە ئەوەی کاکە ناتوانم کەسێک ڕابگرم کە لەگەر ئەو شانەی کە تعبیری دەکرد ڕازگۆ نەبیت. یعنی کاکە هونەرمەند خاوەن زۆر پێگەچی بەرزە گەورەیە دەبێت مرۆڤ کە ئەمە قسەیەک دەکەم دەبێت ڕازگۆ بم لە بەرامبەر قسەکانی خۆمان. سانا بەرزنجی فەقیرەی چی کرد؟ تەپڵمان بۆ لێدا باز مجرد مەدحوسەنایی ئەوەی کرد لە کاتێکدا سانا یعنی هونەری کوردی قوتار کرد تا حدێک لە دەست تورکی ئەوانە هەموو ئەوەی کچەچی ینی دەنگەکی خۆش ئاوازی ڕەسن، بەڵام کاتێک بە شان و باڵی کوڕی مەسرور بارزانی داگوت هەمومان ڕخنەمان لێگرت. بێگومان هونەرمەند دەبی مووقفیەبی شاباز زەمەنیەک ئەو شەلاتێک سنجارێک ئەوە دەکات بێگومان خەڵک ڕخنەی لێ دەگری کاکاوانە بە هەزاران خەڵک لاساییان دەکاتەوە لە دانگ لە شخصیەتیان چۆن دەکرێن نموزەجێکی خراپ پیشان بدەن لە جیهانیش ینی ئەتووەرە سیر کە دەبینی مەسەلەن وەختی ئێمە ئەوە هەبوو دیمس ڕۆس بوو ئەوەی فاراوەی دەگو دانگ و گۆرانی بێژ یۆنانی سیاسی هەم خۆشماندەی شوان چەند خۆشەویست بوو کورە گۆرانی بێژەی ئەفریقی هەیە یعنی لە بەرامبەر کوڕی دکتاتۆرەشی گۆرانی دژی دکتاتۆریەت دەڵێتن وتیان دوای ئەوە ژیرا و شوم بزرگراتە یعنی تو لە جێ خۆ جوانێکی پێ دەدەی. بەڵام کاتێک ئەو هەموو هونەرمەندە عەرەب و نمونەی وەکو ئیبراهیم تاتیساس ئەوانە دەبینی دامی فاشیزم دەکە فاشیزم لەگە ئەردۆغانی دەستە ئەفرین گەلەکەی خۆی قەتل و عام دەکاتن تۆ ناتوانی گوێ لەو بەهرە ڕابگری تۆ ناتوانی ئەوکەی بکەیت تۆ دەبێ ئەو دەنگە قێزەوە بکەی بۆی ئەوانە کاریگەریان نەبی هاوڕیان سیستەمە فاشستەکان هەر ئاسایش نین هەر میلیتار نین نا نووسەرە شاعیرە دەربارەکانن هونەرمەندن هەموونە و ئەوەی کۆمەلگای کوردی فاسد کردیار سیاسەکان نییە بێ هەڵوێستی نووسەر و ئەدیب و شاعیرەکانیشە هونەرمەندەکانیشە کاکە لۆ دەبیت تەدەخل لە سیاست نەکەن و ئەوان کوڕی چێن لە کوڕی ئەو میلەتە نین لۆ نابێ شعر هونەر ئەدەب دەبێ ڕنگدانەوەی واقعی ناو کۆمەلگابی نابینم نا جەزبمان ناکە کەسمان متابعی ئەدیب و شاعیر و نووسەرەکان ناکەین ئەگەر نووسینەک لەگە ئازاری گەلەکەتدا نەبیت. بەڵام دەبینی سەردەش عوسمانێک گەنجێک دە 15 بابەتی هەیە لە هەموو نووسەرەکان لە تۆپترە هەتا دنیاشمە سەردەش بۆ سیمبول کاریگەری لەوە قوربانیەکیدانە ڕازگۆ بوو لەگە شانەی دەری دەبڕی خاوەن پەیام بوو تۆ ئەدیب هونەرمەند ئەوە خاوەن پەیام نەبی بە چ کەلێک دێ وەکو ئەو نووسەرانەی دێن شاعیرانەی دێن شعر بەسەر بەشن و باڵای مەسەن حقوقی ئافرەتدا دەڵێن کەسی لە خۆیان لە ماڵەوە جەلاد بدن باز لە عەدالەت دەکەن بە خۆیان زاڵمن یعنی تۆ چۆن دەتوانی گوێ لەوە کەسێک ڕابگری برێ گوێ لە برایم ڕادساس ڕدەگرم کە برایم وەکو سوپا دەچیتن لە پێناوی لە ناوبردننی ژن و منداڵی کورد بڵێ ئەم جێ لە دەنجی ڕایگرم ئەتۆ کاکچی خۆم یعنی یەک لە هەشتاکان ئەی بەس ببووە بەعسی جێی شعبی جلی زەیت و قێزەوەم بوو زۆوەرە ئەمن بیبرە وڵات دەنجی خۆشە دەست و قەڵەمی باشە کورە کاچ خۆم ئەو کەلتورە دەبێ قێزەوەن بگرێ ئەوە شەڕە لە نعبینی هەردوو لامان حقیقەت هەیە من ڕەنگی تەمەشای فلیمێک دەکەم مەسیرەکە نەزانم چێ نییە بەس کاتێک دەیبینم قێزەوەنە مەسیلم دیتێ کە کاتێک زانیتم ناوەکەیم لەبیر چوە کاتێک کە زانیتم دەستدرێژی کرد سەر کچی خۆی قێزەوەم بووە لە هەموو میدیاژ ڕسوا دەکرێتن بەڵام ئەنجیلە جۆلی دەبینی کە دەبتە سەفیری نەتەوەیە گرتوەکان بەشێک لە تەمەنی خۆی لە پێناوی مرۆڤایەتیدا دەنێ ڕێزی دەگری کاچ خۆم ڕێزی دەگری بەڵام لای ما بالعەکسە ماریەیەک ماچموچێک لەگە دوو کوڕنووسبی بێ ئەخلاقە بەڵام برایم تاتی ساسێک هەزار خیانەت بکە کوردە دێت لە ناو هەولێری دایکی کوردە ببوورن دوێنێ قسەک بە پەلا ئەوەکەم کرد دایکی کوردە باوکی ئازەم عەرەبە ئەمن هەڵە نەبم دێ لە ناو هەولێری ئەڵێ من تورکی کوڕی تورکم گۆرانی کوردی دەدزی
دەنگ لە بۆ فاشسترین کەسی کورد کۆ دەکاتەوە معجبی دەنجی ما هەزاران جوونم پێدرا لە تیکتۆک ئەو جیلە گەنجەی لە تیکتۆک پێڕاگەیشتیە هوەری ئەوەیە و کورد کاچ خۆم خائین دەبێت نەفرەت بکرێ سیاسەکان جاشایەتی ئۆکەیان کرد خیانەت ئۆکەی دەکەن هونەرمەندەکانیش دەیانەوێت شەرعێتە پێ بدەن ئیشی مەیە ڕسوا بکەین ئیشی مەیە خیانەت یعنی ئیسلامیەک وەرە تۆ سیرکە هەموو کۆمەلگای ئیسلامی و شەرع بڵێ ئەو کەسە نوێژ ناکە تفنەعلەتی لێ دەکەن پێکت شەراب بخات پێک بەڵام خیانەتی نیشتیمانی دەکە لایەن ئاساییە هەموو ئەوانەی جوێن بە ئێمە دەدەن جوێن کورە کاکە ئەی بە وەڵڵا شەرم بکەن دایک و باوکتان هەیە گچکەن گەورەن ژن و منداڵتان کورە ئەی با قسە بکە ڕەخ نەبگرە بێت قادر نادرەوە دەغەڵێتە جوێن مەدە ئەوە ئیشی سەرسەری و ساقیتی سیاسی کۆمەڵایەتیە تێدەی جوێن دەدەی گفتوگۆ دەکەن گفتوگۆ من لەگە علی گفتوگۆ دەکەم لەگە هەموو ئەوانکە گفتوگۆ دەکەم کە جوێنێتدا نیشانەی ئیفلاستە نیشانەی ئەوەی ساقیتی سیاسی کۆمەڵایەتی وەرە گفتوگۆ بکە لۆ لە خۆت دەترسی لۆ زمانشی جوانت نییە هاوڕێیان نەک کورد وەرە عەرەبەکان سیرکە من لە جێ خۆم مازدەڕۆمیم خۆش دەوێت لەبەر ئەوی دیتم لە بەرامبەر هەموو سیاسەکانی لوبنان چۆن ڕسوای کردن وتی نیشتیمان دەمینێ بەڵام هەمووتان دەڕۆنانگۆ من دیم شەڕی لوبنان بوو وەزم 2007 بوو یان چارە بڕوا بکەن متابە ئەم کرد یعنی ئەم زۆر شتاندا حیفاوە هەبی هەرات بوو لە جێ خۆدە تو بێزن لێ دەبتەوە چەند جوانیش بی قێزەوەن دەبی بەڵام نانسی ئەجرەم لەوێ مابوو لە ناو خەڵکەکەی بوو باش خۆ من کورد عەرەب نیم لوبنانی نیم بەس خۆشم بیست بە نمونە یعنی ئەوە بەس وەکو تۆ ئەساڵە دەبینی لە سەفی خەڵکەکەی بوو معارەز بوو بەڵام ڕەغدەی خزمی دەبینی لە سەفی سەدام و بەشار ئەسەد و قێز لێ دەبتەوە ئەو هونەرمەندەکە یعنی تۆ هەموو ئەو هونەرمەند و ئەدیبانەی لە شۆڕشی مسر ڕێگان هەموو هونەرمەندانەی لە پێشەوەی نار چەند جوان بوون کاکە لەو ئەوڕۆپایی کامە نووسەرە هاوڕێیان بڕوا بکەن ساڵانە لە سوید کۆبنەوەی حزبەکان دەکرێت نووسەر و ئەدیبەکانی سوید بڕۆن بپرسن ئەخر ئەلێرەدا ئاسی و شیاری خەڵک بەدیار دەکەوی نووسەر و ئەدیبەکانی سویدی بەشداری ناکەن بەشی زۆریان دەرێن لەبەر ئەوی پارتەکەیە بە دەنگدان دژی پەناهەندەیە بەشداری ناکەن ناچن لە ئەوەکانیان میدیاکانیان بنووسن لەلعلم هیچ تاوان ناکەم مجرد ئەفکاریان ئەفکارشی نائینسانیە بە پێی باوەڕی وان ناچن بەشداریان لەگە بکەن ناچن کاکە ئیما هەموو هونەرمەندەکان دەستن خۆخوایانە ئەو دەسەڵاتە مافیایە ئەوڕەشیان لێ بداتەوە بێ هەڵوێستن لۆ ناین بەشداری لە ئەوە دەکات یعنی ئەسەم دوێنێ ئەوە ئەیوب عەلی بەنمونە دوای نمونێ دەڵێتن ئەمن بە گۆرانیەکانم کاکە سەرچاوی من دەستخۆش بی گۆرانی دەڵێ بەڵام وەرە لە پێشەوە ڕابوەستە چەند جوان دەبن ئەو هونەرمەند و نووسەر و ئەدیبانە لە پێشەوە بن وەکو بورهان مەجید من بورهانم زۆر دیتیە خالید ڕەشید 2000 لەگەر ئێمە پێمانگوتی هاتیە بەڕاستی جارێکیش بە خۆی هات جوانە ئەو شتانە کاچ خۆم ژیان هەڵوێستە تاکک کە هەڵوێستی دەبی خۆشت دەوێت جوانیەکی دەنوێنی خۆشت دەوێت قێزەوەنیشی قەل لێ دەبتەوە درۆ دەکە قەل لێ دەبتەوە خەریکە خیانەت دەکەنە نۆرمال چۆن دەکرێت خیانەت بکرێتە نۆرمال یعنی ئەوە نەف بەشێک لە ڕۆشنبیر پەیدا بوونە نەفرەت لە مەسەلەی نیشتیمانی دەکەن خەڵک فێر دەکەن کورد ئەوەیە شتێکی بۆگەنە لەم کوردایەتی یعنی ئەگەر نەستە خانەی ڕاسیزم بوون و تەقدیسکردن کوردادی نابی تەقدیس بکری هیچ شتێک تەقدیس بکری بەڵام کاکە هەموو کەس ئەلە وڵاتەی سەدان ساڵە نیشتیمانیان داگیرش نەکردی ئاڵا و نیشتیمانی خۆیان خۆش دەوێت برام هەر تۆپانێت باشتری نمونەیە یعنی باشە بۆ خەڵک پەروەردە دەکرێتن هەرچی هەر سیاسەکان بە خیانەت و بەو سیستەمە حکومڕانی ئەدیب و هونەرمەند و شاعیر و ئەوانە وازیان لە مەسەلەی نیشتیمانی نا بەس کەتینە دوو ژیرفانی خۆیان سەتانەوەتیان ئەوی کەش هەیە بەس ئەگە لە ماڵێ شعرێک بڵێ ئەوە بڵێ ئیتر هەمووان کەی لۆ قوربە سەریقی لە بۆ ئێمە مانان بەدێشدا تۆ بڕۆ چالاگوانی بڕۆ شەڕکە خەبات بکە قوربانی بدە بگیرێ بکوژێ بەس ئەوە نییە خەڵک هاندن ئەوان زەنڕالن خەڵکیکە سەربازە لە مێژوودا هەموو ئەو کەسانی کە هەڵوێستیان هەبووە جوان
هاوڕێیان بڕوا بکە نەکرد ئەوە هەموو ئەوانەی لە سویدن ئەو نمونانەی من دەزار ڕۆژێک لە میدیای سویدیە مخینمەوە باوکی ئەو پادشایی سویدی ئێستا بەر لەوەی حزبی نازی هیتلەری بێتە سەر حکم ئەوەی کردبوو پارەی دا و کۆمەکی کردو دەیانگۆ دەبی داوای لێبوردن بکە باوکی حزبی نازیەکانش نهاتنەوە دەسەڵات ملەتی وشیار وایە ئیمەش خیانەت دەکات برایم تاتی سازێکی ناپاک دەینن لەناو هەولێرێ کچەکەی دەینن ئەوی دەینن هەرچی هونەرمەندی فاشستە فاشست کاکە نەک خیانەت دەکات پشتگیری فاشیزم دەکات کورە ئێمە لە سەردەمەک دەژین خەریکە فاشیزم بوون ببتە شتێکی نۆرماڵ داعش بوون ببتە نۆرماڵ یعنی حتا هەندەشتی حەماس هەندەشتی ئیسرائیل دەیکە هەموو ئەوانە دەبتە نۆرماڵ کاچ خۆم ئینسانی بوون لە سەروی هەموو فکر و باوەڕێکە لە هەموو فکر و باوەڕ ناکرێ ئەمن ئیسلامی بم حەماس هەرچی کرد داعش پشتگیری بکەم ئەمن دژی ئیسلامی بم ئیسرائیل هەرچی کرد پشتگیری بکەم ئەوە شتێکی زۆر ناشیدرا هەستی مرۆڤ بوون لە سەروی هەموو ئەوانەوە بێت هاوڕێیان یعنی ئەو ڕۆژە کا قاسم کارداش نمونەی جوانی نابوو دەرێ خاوەنی ڕینۆ لە فەڕەنسا با بە دوای نمونە بێتن ئەگەر هیچی ئەوم نەکردبی ئەڵێ خاوەنی ڕینۆ لە ئەڵمانیەکان هاتن هەڵ نەهات ماوە وڵا درێکە لەگەدی گۆل ئەوکەی کە هاتنەوە کۆمپانیەکان هێستان وتێنوتی مووقیفت نەبووە کورە هاڕێن ئینسان چۆن دەتوانێت جێ لە هونەرمەندێک بگرێ بەنمونە بڕوا بکەن دەمێتر ئەوەی ئەیمەن زەیدان هەیە هونەرمەندێکی سووریا هاتە پێش وڵات ئەوەی نۆرمان ئەسعەدم بە بیراتۆ ژنەکەی ئەوە ژنی بوو لێک جیابوونەوە ئامانتوبیلە کەچی نۆرمان ئەسعەد لۆ 1 ملیۆن دلار هات مێردی بە شێخ نەهروی کەس نەزانی کردیە هونەرمەندە جارە دیاری سووری هاتێ مێرد بە شێخ نەهرۆیەکە نەک لە خۆشەویستیە لەبەر ئەوەی بیست دەوڵەمەندە پێگەی هەیە هونەرەکەی لە 2006 مران چۆن من دەتوانم تەمەشای فلیمی مسلسلەی نۆرمان ئەسعەدی بکەم بەڵام ئەتوانم گوێ لە دەنگێک ڕابگرم وەکو ئەو کەسە ڕەش پێستەی کە لە بەرامبەر دیکتاتۆرەکەی دەجەنگە کوڕەکەی دیکتاتۆری دانیشت بوو کاچی من مرۆڤ بە ژیان بە هەڵوێستەوە جوانە هونەر ئەدەب شعر ئەگەر ڕنگدانەوەی من ناتوانم زەنگی ڕەنجبەرم خۆشنەوەی کە شەهید بووە من ناتوانم عەبدولخالق مەعروفم خۆشنەوەی کە شەهید نەبووە من ناتوانم یاڵماس گۆنای ئەحمەد قایە دەیان هونەرمەند لە شاخ لە باکوور لە ڕۆژهەڵات قادر کابان حەمەدەزان ناسر نەجما کاکەوانە قوربانیاندا لە ژیانیان عمری خۆیاندا یەکەکیش خیانەت لەگەلەکەی بکە بڵێ مەڵەوە دەنجی خۆشە ئەبێ ئێمە جیلی گەنج فێرە نەفرەت لە خیانەت بکەین نەوەک ئەو کەیان بکەین قسەی گۆتایشمەوە هاوڕێن ئەوە جەدەلە ئەمە شەڕی دەستە و یەخە ناکەین شەڕی کوشتن ناکەین بەس من پێم زۆر شەرمەزاریە جگە لەوەی نوخبەی ئەدیب و نووسەر و شاعیرەوەکان لەگەڵمان نایەن ئاوا تەسکێشتی قێزەوە نیش دەکەن هەموو کەسێک یەک و بابەت کەسی کۆمەڵایەتی تۆ جغارەیەک دەدەیەکەچی کە پێت نەڵێ سوپاس جارش کە نایدێەوە ئەوە خیانەت لە دژی گەلەکەی دەچی چۆن ئەو سوپای چوو لە ئەوەی کرد ئەردۆغان لەگەر سبیلجان و ئەوانە چوو پێش ئەوەی ئەو ژن و مناڵانەی کورد کوشت ئەوە دەمین جێرە دەنج ڕایەکرد من نەفرەت دەکەم کاتە چ خۆش